لە پێش جێژن و لە ڕۆژانی جێژن و دوو ڕۆژی پشووی دوای جێژن کە سەرجەم لیژنەکانی پشکنینمان بەڕێبەرایەتیەکانمان کە هەموو هەوڵەکانمان ئەوە بوو کە بتوانین بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی باش میوان و گەشتیارانی پارێزگای سلێمانی بەڕێ بکەین. ئەوەی کە جێگای زۆر خۆشببختیە ئەوەیە کە لەم جژنەدا بە هیچ شێوەیەک ڕووداوی نەخوازرا و ڕووی نەدا بە تایبەت لە دووکان و بەنداوی دەربەندیخانی. بۆ دەڕۆژی وەرگرتنی ئامار سێ سەرچاومان هەبووە کە ئامارەکانمان لێ وەرگرتووە دەواازەی نێودەوڵەتی باشماغ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ بازگەکان کە کۆی هاتنی گەشتیاران لە ماوەی ئەو دەڕۆژەدا نزیک بووە لە 90,000 واتە 89,000 و کەسرێک بۆ کە ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە. بۆ ئێمە ئەم ژمارەیە ئەوەی گرنگە بژانەوەیکی بازار هەبووە بۆ مۆڵەکان بۆ بازاڕەکان بۆ کاسبکاران بۆ خاوەن ڕێستۆرانتێک مۆتێلێک ئۆتێلێک ئەرە ئێمە بەپی ئەو ستانداردی کە ئێستا لەسەری ئەڕۆین ئێمە لە هەرێمی کوردستان لە 1970 بۆ 85 گەشتیارانمان لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقە و ڕێژەیەک بۆ نمونە ئێمە لەو دەڕۆژەدا نزیکی 5,000 و پوینتێک لە مەرزی نێودەوڵەتی باشماخەوە هاتووە لە ڕێگای فڕۆکەخانی نێودەوڵەتی و نزیکی 9,000 و پوینتێک هاتووە کۆی گشتی 89,000 و کەسرێک گەشتیار هاتووەتە سنووری پارێزگای سلێمانی کە ئێمە هیوادارین بتوانین خزمەتێکی زیاتر بکەین پرۆژەکان زیاتر پەرەی پێبین خزمەت گوزاری زیاتر بگەینین بۆ ئەوی زیاتر ژمارەکان زیاتر بکەین لە داهاتوودا.